مامیا خۆ بەخێر بێ. یەخوا سەلامەت. وەست چۆنە؟ قوربانە مەسۆنی باسی. باسی بارودۆخی وڵاتی بەریتانیان بۆ بکە چەندێکە لێرەی وەست چۆنە؟ وڵای شکر بۆ خۆی زۆر باشم لە 2020ەوە لێرکوانە. ئیتر معنە حتمما لێرکوانە ژیان ئارامترە و ینی لە مەترسیدانیمە بەڵام ئەوەی بۆ خۆت دەزانیم لەبەر ئەوەم لە دژی دەسەڵاتی گەندەڵی لەبەر پارتی لە بەیەکێتی ئەم لە دژیوان ڤیددیۆی دەکەم قسەی دەکەم ینی ڕق و چینێک لە ناو دڵمدا هەیە حتمما ناتوانم زارێکی تۆ ئەم 4 ساڵەکە لە بەریتانیای حکوومەتی بەریتانیا ئەو ماف و ئەوانەی بۆ دابین کردووی سیرکە ئەم ئێستا قسەیەکی ینی برێن حەشائیریانە بکەم بڵێن ئەگەر ئێستا ئەو وڵاتی بەریتانیا بەرامبەر بەمی کردی ئەگە ئێستا باوکم لە ژیان دابات دێگو کچم بەشوندای بۆ خۆت بژی وڵاتی بەریتانیا لە دایک و باوک بۆ من باشتر بووە هەموو مافێکی پێداوی بەڵێ هەموو مافێکی پێداوم ینی خانوم هەیە ئاوم هەیە کارەبام هەیە مناڵەکان دەستە مەکتەبێ ژیانەکە ینی سەیفە یان هیچ کێشەیەکم نیە لێرکوان ساڵە لێرەی بەبێ مشکلە بەبێ مشکلە بەڵێ ئەچتە مولێک ئازادی لە هەموو شتێک ئازادم ئەیە تەبعاً ها بزانە سیرکە لە وڵاتەکەی خۆمان کە دەچن دەستیاروالێ دەکەن پەنجەکانیان دەشتێنێ یاری شێروان شێروانی چی کردوە هەر هیچی نەکردوە کە ئێستا سەنسارە زیندانی کراوە ئەگەر من ئێستا ناڕەزایی لە توی دەرببڕم ینی میسالی دێنمە لەسەر و حکوومەتی مەیە ئەی بۆ دەمانگۆ دموکراتی دوێنێ سەیری فلیمێکم کرد ستەمی سەدام حوسێنی ئێستا عینە پارتیوچێتی ئەو ستەمەی لەمە دەکەنەوە بەس بڵێ ئازادیان بڵێ موسە بێ یاخود بڵێ غەدرمان لێ نەکەنی یعنی دەنگی ئازادی نیە لە کوردستان نەخێر نییە ئێوە بۆ دز و زەردەکان هەیە ئەوی ماساوچی کۆیلەنا بۆوان هەیە بەڵام بۆ من بۆ تو کە بە ئازادیانکی بە مەردی بژین نییە من جەنابەت لە زۆر ئەو بڵێن ئەو کوردانەی کە یەنە سەر جادە ئەیە بینم زۆر دەنگت هەیە و دە بە ئازادی قسەکەی لە وڵاتی بەریتانیا یعنی ئەو ئازادیە چییە؟ ئەو ئازادی ئەوەی ئەتوو هەموو شتێک لە ناخێک لە ناودڵی هەموو مرۆڤەتیدا هەیە ئەمن ئەتوو هەموو کەسەکان حەز دەکانی بڵێن هەستی خۆی دەربڕی بەڵام کە ئەمن ئێستا میسانە لە پشتە خۆم بترسێما من کە وتم شتێکی بڵێم لە پشتەوە کوژرام نەخر بەس لێرکوانە کە پۆلیسەکان یارمەتیمان دەدەن کە لە وڵاتەکەی خۆمان پیا و دەوێری بچی بڵێ بۆ مەعاشم نییە دەڵێ بۆ کارەبام نییە دەڵێ بۆ گیرام هەرچی شتێکی هەمووی مەعاش لە کاتی خۆیایەت هەموو دووشەمان پارەکەشدا هەموو دووشەمانە سپاسیان دەکەم بەڕاستی خۆزگا وڵاتەکەیمە هەستێکی لێرە لە دایک بیتایە خۆزگەوە باە یانی شانازی بۆ تۆ بەم تەمەنەوە چی بۆ مەکتەب بۆی فێری ئینگلیزی بی بۆ کۆلێژیان بەم تەمەنەوە ڕۆی لە کوردستان بووی تابیری لێ کردو ئەوزە لە کوردستان ئەمنش ئەگە ئێستا مافی من خورایە کە لە مەکتەبی بێبەشکرایمە لە بەرچی لە بەستەمی ئەو ینی کە برامی پێشمەرگە بووە لە تر سیستەمکاری سەدامی سەدام حوسێنی ئەمە خۆمان شارد بووە ئەوە فەرمی لە نەیچەوانیوان ئەمن هیوەچی منە مامۆستایە دکتۆرە مۆزەفە ئەمن کە بێبەش بوو نەخیندنی ئەگەر ئەو دەسەڵاتی کوردستان ئاوا خراپ نەبووایە تۆ هاتی بۆ بەریتانە بۆ وڵاتی من هەزار جاری تر کە وتیتم بەداخم سەد پەژارە ئەو هەموو گەنجلاوە جوانە بوونە خۆراکی عوتی و ماسیەکان ئەگە مافی ئازادی لە وڵاتەکەی مابایە دایکێک بە غەریبی بە قوربەسەری کوڕەکەی مەکتەی پێتەوە دەکە باوکی عەمباری دەکە دەچی کوڕەکەی بدا شتێک تەخەرز دەکات دوایە پاقلەش لێ بفرۆشتی لەو ڕێگایدا بوونە خۆراکی عوتی و ماسیەکان ئەگە بڵێن نەئا بە گولەی تیرۆر دەکرێن ئەوە ئازادیەکەی نەک من هەر هەمووتان ئەوی نەترسێ با ڕاستیەکەی بڵێ بەس بۆچی هەیە مارە مەسعود بارزانی ئەتو منداری بەبیرت نایە مارە تاڵەبانی بەخۆم بەو چاوەی خۆم شاهد بووم کە هاتنەوە یعنی ئەو کۆسرەتە کالەکی دڕای لەبەر بوو مارە مەسعود بارزانە هەموو چایەتی بوونێ هاتنەوە ئەمن و ئەتوو خەڵکەکە چەپرەمان لێدا هینامانە سەر کورسی هەر یەکەم دەقێشتە نەگەیشتە نزیک بە پاکت دەزینی دەستیان پێکرد وڵاتەکەی میان هەموو دەزی ئەمە بە خۆمان ئەو کۆیلانەمان کردە سەرۆکی خۆمان ئەوزە ئێستاش ئەوانیش سەدام حوسێن 35 ساڵ بەو قووەتەی خۆی حکمی کرد ئیشەڵڵا ئەوانیش سارێکیان ماوە لە ناو دەچن دەڕۆن ینی ئینسانێکی زۆر چاک و پاک و جوان دێ سەرپەرشتی ئەو کوردە داماوەی دەکەن لە هەموو لایەش فەرموو سەیری کەرکوچێکە بڕۆ بەخوا 50 ساڵ پێش ئێستا وەکو یەک وایە هەروە کاول بووە ئەو ئازادیەکەی مەیە ئەوە ئەدی کاکە هەر بەس شاری کەرکووک هەموو عێراق سووریا تورکیا ئیران هەموو دنیا لە تار لاوە لێی دەدرێ بە دەورەمەندترین شارە محافظە دەگوێت ئەم بڕۆ منەفتەچیانێ لە چرای کرد ئەمە ئازادیەکەمانە
ئەوە ئازادیەکەی کە مامۆستا دەوام دەکە من دارمە فێرە علم و معرفەت دەکە معاشی نییە ئەوە دەکرێتن ناویتە قسەی بکە بە گولەی لی دەدەن سزن دەکرێن ئەوە ئازادیەکەمانە شێروان شێروانی چی کردبوو فەرمو ئەوەندە ساڵە دایکی مرد باوکی مردوا لە ژۆرێ لە سزندایە هەر ئەمن نمونەی هەمووش نازم ئێستا ناوەکان لەو دەمەی ئەوەندە دڵم گەرم بووە ناوەکان هەموو لە بیر نەدەنە ئەو شەیدانی هەموو یەکەم کەس بکە شاید ئەکاوە گەرمیانی چی کردبوو سەورانی مام محەممەد چی کردبوو هەموو شەیدەکان بێت تاوان بووینە هیچ شتێکیان نەگوتێ بەس قەڵەمیان بەرز کردو ئازادی بەڵام ئازادی بە دژیوان دەزوولێتەوە کورە بڕۆ لە بەریتانی ئەلعان بڕۆ بگەڕێ ئەو خانی و بەرەی مارێ تاالبانی و مارێ بارزانی هەیتان من و تۆ ناوێنین بەوێژدا بچین ئەوە ئازادیەکەیە ئەوە ئازادیەکەی من و تۆیە ئەوە دەمانگۆ بەرەبەرە ڕابرە مامزەلاتانسی سەرە کوڕەکانی جاشی پارتینە پارتی زاشی ترکیایە پرسیارێ ئاڵای کوردستان ئاڵای کوردستان لە ملتایە ئەڵای کوردستانی خۆشەوێ یعنی خاکی کوردستانیشی خۆشەوێ بەس ئەو دوو دەسەڵاتە ئەو دوو بنەماڵە وایان کرد کە تۆ بێتە بەریتانی ئێستا ئەگەر نەمێنن ئێستا ئەگەر نەمێنە و دەسەڵاتە تۆ ئامادەی بگەڕێتەوە بۆ کوردستان بڵێ ئەمن لەسە یەک پۆستم کرد لە 2014 لە 2014 پۆستەکەم کرد لە دژی دەسەڵاتی گەندەڵی لە دژی بە زۆری لە سەرچی لە سەمارێ تاالبانی بوو ینی خیانەتەکەی وان زۆر گەورە بوو ئەمن لە دوای دوو ڕۆژی ئێستا دەرێن ئەگە ئێستا لەکردە تو بڵێم وا لە حتا شەمە و خەڵک دەرێ درۆی دەکە گۆرە عمر لە حتا سارە بە شەق و شاپی پارتی ئێستا دەبینی ماسی لە بەستم دەڵێم زۆر کەس دانشکاوە لەگەر شاپ و شەقی قۆنداغت پەنجیوان شکا کە منداڵێک لە ناوزجی مندا بخۆت وەک کوڕی من وایە منداڵەکەیان کوشت کە ئێستا پشتم عملیاتە ناتوانم ئێرە بێرە هێ بڕۆم بەس دەگە شاپی وان لێم کە دوایەوەچی ناوی نەفرەکان ناینم ئێستا لە کەلانی بڵاو دەبتەوە بەڵام کەوەچی ڕزگاریان کردم ئەمن لە ترسیوان نەبە لوو لە وڵاتەکەی خۆم نەدەبوو هەموو کاتان وڵات شیرینە یاری دایکە دایک ئالات خۆشەوێ ئەو ئاڵایم خۆشەوێ بەس مەعەل ئەسەب بەداخەب لە ژێر دەستی دوو بنەماڵە لە بن دەستی ئەو دوو بنەماڵە جاش و گەندەڵ و خۆپرێشێت خوا عیب نییە یەک گوتە جاشی ئێران یەک گوتە جاشی ترکیایی بەداخەوە هزار جار بەداخەوە ئەو جێ وەڵعاسی ئەمن ئێستا ئەمن نی سەدەم بەڕێ کردوە نی سەدە چێ درێ وال دەکەم هەدرۆنی گەورەتریش نیمە بەڵام با مندارەکانم ئازادی بینی با تۆ ببینی با ئەو گەنجولاوە جوانە بێ بەشان لە مەترسیا بچێ بۆ کوردستان ئەگەر ئەمش یانم لە مەترسی نەبی ئەگەر ئەوان نەمینێن ئارێوڵ ئازادم بەڵام ئەوان بمینێن بەخوا باور بکە ئێستا مندارەکانی من لە من بێبەش بووینە پیاوەکەم مندارەکانم ئەلعان بیان کوژی لێرە بن سڵاو لە من ناکەن دەڵێن یەکێ بمان بینینەوە دوایە لە دوای چەقومان لێدەم بمان کوژن بە خۆمیم نەچوونە دەرم هیچ شتێکم لەگە مندارەکانم نییە دەڵێم قەینا کوڕم دیارە خۆ قابلەوە دەچوونە دەرە چییە ئەگەر چوشین ئەمنتاندی لە خەڵکتاندی لە من دوورکەونەوە بەڵام ئەوی لە ناو دڵمدایە بە ئەو ڕخنە و شتانەی ڕقەی ناو دڵمدایە دەنە بەخوا تا ئێستا جەڵتەلی دەدام ئەگەر ئەو شتەی دەڵێم ئازا یاری دڵم پێی خۆش دەبی نەک برێ مەڵای لە بۆ کێسیمە لە بۆ ئەومە لە بۆ ئەوم هەر ئەمن لە سەر و کەس بەس دە بۆ دڵی خۆم دێم ناڕازی خۆم دەردەبڕم لە 2020ەوە دابڕانم قەت نەبووە هەردوو کەسا یەک کەسا دەمندووە من لەوەتەی تۆ هەی کە لە دایک بووی هەتایسەوە چەند ساڵە ئەم دوو منەماڵە هەر ئاوا ئەبینی وڵی ئەم لە 2000 ینی لە 91ەوە کە ئەوان هاتنەوە لە یەکەم دقی هاتنەوە ئەمن هەتا ئێستا دزیم دیتیاتە ئەو دقی یەکشتم ئەمن نەمدیوە لە عائیلەکەی منیژەوشی هەم بۆ عائیلەم هەبوو یەک کەسمان زاش و کۆیلەی ئەوانە نەبووینە هەر نانی دەستی خۆمان خواردێ بەڵام هەموو هەرچی دەبینی هەمووی دەزرا هەمووی بردرا نازم چی لێ هات لە کۆتاییە دەستی ماچەکەم هیوادارم هەمیشە باش بی تەندروست باش بی تۆش تەمەندرێژ بی بیکەیفۆر هەر ئاوادان دەنجی مەبام دنیا دەگەین بەڕاستی شاناز دەکەم هەیە دەترسێ من ناچم حەز دەکەم ئێستا هەموو دنیا ببینی من دەنگی ئازادم قوربانی دەنجی ئازادی تۆش من کورد لەکوێ بە من لەوێم سپاس بۆ بینەریتان